أمر السيد محافظ المثنى أحمد منفي جودة بتشكيل لجنة برئاسته بشكل مباشر. جەنابی پارێزگاری موسەنا لیژنەیەکی پێکهێنا بە سەرۆکایەتی خۆی بۆ دۆزینەوەی ئێسک و پرسکی قوربانیانی گۆڕەبە کۆمەڵەکان و پاداشتێکی دارایی تەرخان کرد بۆ هەر کەسێک کە زانیاری لەبارەی ئەو گۆڕەبە کۆمەڵانەوە پێشکەش بکات. لە ماوەی دەڕۆژێکدا زیاد لە چەند شوێنێک دۆزرانەوە کە هەندێکیان گۆڕی بە کۆمەڵی کۆن بوون. دوێنێ گۆڕێکی بە کۆمەڵمان دۆزیەوە کە هی قوربانیانی برایانی کوردن لە هەرێمی کوردستان. ئەوەشی کە ئەو باوەڕی لا دروست کردوین ئەوەیە کە قوربانیەکان جلوبەرگی کوردیان لەبەردایە و جلوبەرگی کوردیش لە جلوبەرگەکانی تر جیاوازن. ئەو گۆڕە بە کۆمەڵانە بە پەیڕەوکردنی چەند ڕۆی شوێنێکی یاسایی هەڵدەدرێنەوە. بۆیە چاوەڕوانی دەرچوونی بڕیارێکی دادگاین بۆ ئەوەی ئەو ڕۆی شوێنە یاساییانە تەواو ببن و لایەنە پەیوەندیدارەکان بتوانن گۆڕە بە کۆمەڵەکان هەڵبدەنەوە. وجدنا إطلال لمقابر جماعية أن تكون 3 مقابر جماعية، ويرجح أيضا أن تكون لأهلنا الأكراد في أقليم كردستان.